سەری ئەو مشاوەنەکە کوڕی هەژارە هەمووی ساحل شەیدە ساحل ئەنفالە خۆم پێشمەرگەی دێرینە کەمەندامی سەنگەر ئەوە دەمان هاتێ بۆ خۆمەوە ئەم سەوزای و باخانە دروست کراوە ئەوە تقریبان 15 ساڵ 20 ساڵەوێ ئێستا پێشتر ملکی زراعە بوو زراعە مۆڵەتی داوەتە خەڵک وەک ئێمە بیرمان کەندووە باخمان دروست کۆتیایە ئێستا زەویەکان تەحویل کراوە لە زراعەوە بۆ شارەوانی ئێستا ئەوێت تەوزیعی لە بیکاتە باخچە و بۆ خۆی و ئەوانە حساب نەکا بۆ فەلاح من خۆمێکێکم لەو فەلاحانە و خانومان تیا کردووە بیرمانەیە باخمانە گشتی بەری و ئەوانەتانێ پێمانش ناخۆشە بەڕاستی ئەوە ینی لە حاڵتێکی ئەوە خەڵک بێت هاتووە سەرجادەوەوانە سێ تاتوانین نێڵین کێشە و ئاژاوە دروست بێ بەڵام ئەوانی بەتەمان بێن تەوزیعیکەن مەساح بێت تەوزیعیکا پارچە پارچێکا ئێمەشی ئێمە کڕیمان هەمووشمان کردووە بە پارە بەخۆ من 20 دەفتەرم سەرف کردووەتیان لە سعات 9 هەتا ئیسا کە 11 ساعات و نیوە خەڵ بڵاو پێکەین زروفەکەی خەتەر و حساسە لەگەڵ جەنابی شێخ جەلالە لەگەڵ کاکە کرەمان لەگەڵ عەمید ئومێدا قسەمان کردووە لەگەڵ قام و لەگەڵ ئێوەش ئاگادار بن ئەم زروفە ئەم کێشە حەل بکەن باشە حەل نەکرێت دوای لە دەست حکومەت و لە دەست میلەتەکەی دەرەچێ بیانیشی زۆر بە زۆر نابێ کاکە